سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕەوان زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕەوانەوە دەبمەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. لە بەرنامەی ئەمڕۆماندا باسێک دەدەینە بەرباس و لێکۆڵینەوە سەبارەت بە گرنگی واتای سیاسی بوون لە کۆمەلگای کوردستاندا. لە زۆرێک لە کۆمەلگاکاندا بە تایبەت لە ناوچە گەرژەکانی وەک بەشێک لە ئێران و کوردستان سیاسی بوون بە واتای خۆ دەرخستنی ڕووناکبیران نییە. سیاسی بوون بەڕژەوەندیەکی شەخصی نییە، بەڵکو دەتوانێت یارمەتی دەربێت بۆ باشتر تێگەیشتن لە بارودۆخ و بڕیارە کۆمەڵایەتیە گرنگەکان. لەم بەشەی بەرنامەکەدا دەمانەوەیت باس لە مانای ڕاستەقینەی هۆشیاری سیاسی و جیاوازیەکەی لەگەڵ بە سیاسیکردن یان سیاست زەدەگی بدەینە بەرباس. بۆ ئەم مەبەستەش داوامن کردووە لە زۆر بەڕێز هاوڕێ سەلام قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا کە لەم بەرنامەیە ئامادە بێت و وەڵامی چەند پرسیارمان بداتەوە. فەرمون بۆ بینینی ئەم بەرنامەیە. کاک سەلام سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری لە بەرنامەی ئەم هەفتەیە کۆمەڵە هەڵسوڕەواندا. سڵاو ڕێز هاوڕێ چاوانی عەزیز بۆ خۆت و هاوکاران و بینەرانی بەڕێزی بەرنامەکە. زۆر سپاس. هاوڕێ سەلام، پێم خۆشە بەرنامەکەمان بەم پرسیارە دەست پێ بکەم کە کاتێک دەڵێن هاوڵاتی سیاسی بە چ مانایەکە؟ بەڵێ وا فەرز کراوە هەمیشە کە باس لە سیاست و سیاسی بوون دەکەی هەمیشە تەسویرێک دێتە بەرچاو کە کۆمەڵی خەڵکی متعەسب لەسەر بیر و بڕوا و ئیدۆلۆژی و خەتی سیاسی مەسەلەن ئەم حزبیا ئەو حزب کە چەلەحانێ دەکەن لەگەل یەک دەردەکەون. ئەلبەتە ئەویشە جەنبەیەکە لە سیاست، ئەویشە ڕەهەندێکە لە سیاست معموڵەن لە هەموو کشوەرهای دیموکراتیک و غیری دیموکراتیکدا وەختی ئەحزابی سیاسی جۆرا و جۆن هەن بیر و بڕوای جۆرا و جۆریشیانەیە تەبیعەتەن لە دفاعکردن لە ڕخەت و ڕێبازی خۆیان وە لە بردنەژێر پرسیاری خەت و ڕێبازی لایەنی بەرامبەریان تەبیعەتەن هەندێک مەرسێ دەپەڕێت کە ممکنە شایستە نەبێ، بەڵام ئیتر لە هەموو منازرای سیاسیە بە لە چوارچێوەی معقول یا نامعقولە کێبەرکێ و بەحسی بینی لایەنە سیاسیەکانیشێ. بەڵام کە باس لە سیاسی بوونی کۆمەلگایەکە کرێت، کە باس لە سیاسی بوونی شارۆمەندێک دەکرێت، شارۆمەندێک لە دەروی ئەوەی ئەیجنتە سیاسیەکان ئەوانەی کە ڕسمەن ئیشیان سیاسەتە لە دەروی ئەوە دەڕوانێتە ئەوەی کە ڕوودەدا لە دنیای واقعیە، ئەوەی کە زلهێزێک دەیکا، ئەوەی کە هێزێکی ناوچەیی دەیکا، ئەوەی کە دەوڵەتی حاکم دەیکا، ئەو بارودۆخەی کە پێش دێ، ئەوەی کە لایەنە سیاسیەکان دەیڵێن و دەیکەن و بە پێی ئەزمون و بە پێی تێگەیشتنێکی سیاسی کە هەیەی ئیتر لێرە سیاست نەبیر و بۆچوونێکی شخصیە لە پێناو مەسەلەن ئارمانجی حزبێکی مشەخەسە، نا سیاست لێرەدا ئیتر نا تەبیعەتەن وەختی باسی ئەیجنتای سیاسی کارکتەرهای سیاسی دەکەن. خۆ تەبیعەتەن بۆ خەڵکێک سیاست بیر و بڕوایە، بۆ خەڵکێکی سیاست بەرژەوەندە، ینی کابرا ئەوێ هەست بە تاسیرگوزاری ببێ، هەستی ئەوەی کە مۆزلۆ ئەو ڕۆژناسە معروفە لە دابشکاری پێویستیەکانی ئینسانە دەڵێ لە سەروی هەموو پێویستیەکان دوای ئەوەی پێویستە سەرەتاییەکان تی ئەپەڕێت، پێویستی هەست بە گەشەکردن، هەست بە تاسیرگوزاری، هەست بە کەسێک بوون. ڕەنگە ئەوە ئەو خاڵە شاریاوە بێ کە ئەکتری سیاسی وا لێ دەکا یا چالاکی سیاسی یا سیاسەتمەدار وا لێەکە هەموو تەمەن و ئەوەی دابنێ بۆ سیاست لە شوێنێکە کە تۆ فەرزت بەر ئەوە بێ بلەخەرە دنیای مەنافعە، بیر و بڕوا و ئارمانج وەکو لایەنی شۆڕشتێر نییە. مەسەڵەن تەبیعەتەن کەسێک توانایی سیاسی لە خۆیدا شک دەبا و هەوڵ دەدا لەو بوارە هەست بە گەشە بکە، هەست بە ئەوە بکە. بەڵام کە دێتە سەر کۆمەلگا لە چوارچێوەی مەنافعی عمومی و باڵای کۆمەلگا بۆ سیاست دەڕوانێ و هەر وەختێک ئەوە پشێوێت، هەر وەختێک ئەو ڕوانینە بۆ سیاست بۆ سیاسی بوون لە ناو کۆمەلگا پشێوێت، ئەو وەختەیە کە ئەتوانێت بەتایبەت لە وڵاتانێکە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە شەڕتیایە ڕوودەدا کە نائەمنی دەوڵەتەکان لە ڕووی سیاست های هەڵی خۆیان و قەیرانی سیاسی و کۆمەڵایەتی دروست دەبێ، بحران خیزە، ئەتوانێت لەو مەناتقا ئەگەر خەڵک سیاست لە بەرژەوەندیە باڵاکانی خۆیان
تێنەگەن و لە پێکهاتەی لە ساختاری لە پێکهاتەی قودرەت دەسەڵات تێنەگەن لە پێکهاتە و پەیوەندیەکانی دەسەڵاتی ناوچەیی و حزبیەکان تێنەگەن و بەرژەوەندی خۆیان لە ناوموازنەی قودرەتە تەشخیص نەدەن ئەتوانێت ببنە قوربانی بارودۆخی سیاسی کە لێرە سیاسی بوون دقیقەن ئەوەیە ڕوانین لێکدانەوە ئەمەڵکردن بە پێی بەرژەوەندیە باڵاکانت جا ئێستا لەوانەیە لە ئەکترهای سیاسی لە ئەحزابی سیاسی کۆمەلگایەک ئەو بەختەوەریەی هەبێ حزبێک یا ئەحزابی سیاسیکی هەبێ کە ئەو بەرژەوەندیە باڵایانەی خەڵک قوتب نما و ڕێنوێنی کاریان بێ و ممکنە نێژ بێ لە حاڵەت لە زۆر حاڵەتا بووە کە ئەوە نەبووە ینی نەبووە حزبێک ڕێکخراوێکی وە کە لەوێ ئیتر سیاسی بوون ئەبێ بە ئەقلی بەقا ینی تۆ ئەگەر نەت بێت ئەتوانی شارەکەت گەڕەکەکەت ماڵ و مناڵەکەت تووشی ببن بە قوربانی بە هەموو معناکانی قوربانی بوون مەوردی تەجاوز قرار بگرن شار کاول بکرێت و تۆ ببیتە بەرئاگری هەڵەی خەڵکی تر یان بەرژەوەندی خەڵکی تر زۆر سپاس هاوڕێ سەلام پێم خۆشە لێرەدا جیاوازی لە زانستی سیاسیدا باس بکەین کەم بە بڕوای بەڕێستان جیاوازی هۆشیاری سیاسی و بە سیاسیکردن لە زانستی سیاسیدا چیدا بەڵێ هۆشیاری سیاسی شتێکی کتوپڕی نییە هۆشیاری سیاسی لە بەگراندی مێژوویی و جوگرافیایی وڵاتێکە دەگەڕێتەوە بۆ ساڵانێکی زۆر لە ژیانی سیاسی ئەو وڵاتە و خەڵک سنەتهای سیاسی جۆرا و جۆر دەناسێت بەرنامەی سیاسی مشخص دەناسێت خەت و ڕێبازی سیاسی مشخص دەناسێت و ئەزانێت چ ڕەفتارێ لە فڵان کاراکتری سیاسی دەوەشێتەوە چ ڕەفتارێ لە ئەوەی تر ناوەشێتەوە و بە معنایەک لە مێژوو ئاگادارە کەسێکە سیاسیە لە مێژوو ئاگادارە کەسێک کە سیاسیە لە مەترسیهایە کە بووە لە ڕابردووە دەرسی وەرگرتووە بە نسبەتی جوگرافیا ئەزانێت لە چ مۆقعیەتی جوگرافیایی یا قەراری گرتووە ئەزانێ چ دروشم و شعارێ ناتوانێ هەڵبگیرێ ینی چ شتێک بەردی گەورەیە بەردی زلەیە کە نیشانەی نەوەشاندنە کە زۆرجار لە سیاسەتە بەردزلەکە ئەگەر دەسی بۆ بی نەک نایوشێنی بەڵام ئەبیتە تارگێتە بیتە هەدەفیەوەی کە خراپ کارەساتی خراپت بەسەر بێت بەڵام سیاست زەدەی چییە لە زۆر شوێنی دنیا کارەساتی ئەو دەست و گروپانەی کە بانگەوازی تەعەسوبی نەتەوەیی بانگەوازی تەعەسوبی ئاینی بانگەوازی نفرەت لە تەرەفی مقابل بانگەوازی خشونەت یان دەستبردن بۆ چەک لە کاتێکا کە کاتی دەستبردن بۆ چەک نییە ینی هەموو ئەقلێکی سەلیم نیشان دەدا کە چەک بە ڕێژەیەکی زۆر بە شێوەیەکی نامتەوازن لە دەستی بەرەی مقابلدایە ئەو چەکە دەتوانێت بە ئەبینی لە ئەگەر زۆر کورتی بکەمەوە ئەقلی سیاسی ئینسانی سیاسی وە کۆمەلگای سیاسی سیاست دەکاتە ئەبزاری پاراستن و بەرەو پێشچوون و دەستخستنی بەرژەوەندیەکانی خۆی وەکو کۆمەلگایەک بەڵام سیاست زەدەیی کۆمەڵێک دەستە و گروپ و ڕەسانە و حتا دەوڵەت هان دەدەن ئەحساساتی خەڵک هان دەدەن شور و هەیەجانی خەڵک سۆزی خەڵک هان دەدەن و ئەوان دەکەن بە ئەبزاری پێشبردننی سیاستێک ینی بەجێگەیەوە تۆ لە سیاست زەدەیە ئەبی بە ئەبزاری سیاستێک کە ڕەنگە هیچ ڕەبتێکیشی بە بەرژەوەندی تۆ نەبێ بەڵام تێدەکەوی هەڵدەخڵەتی تحریک دەبیت بەڵام لە سیاسی بوونا تۆ ئاگاهانە و زۆر بە لێزانانە هەڵسوکەوتەکەی بە شێوەیە کە سیاست و حزبی سیاسی بێتە ئەبزاری ڕزگاری و ڕێکخستنی ژیانی کۆمەڵایەتی زۆر باشە هاوڕێ سەلام لێرەدا ئەو پرسیارە دێتە ئاراوە کە بۆچی دەسەڵاتە سیاسیەکان لە هەندێک لە کۆمەلگاکاندا پێیان باشە هۆشیاری سیاسی خەڵک بە نزمی بهێڵنەوە هەمیشە دەوڵەتەکان بارودۆخێکی مەطلوبیانەیە ینی ئایدیال تایپێکیانەیە
باشترین بارودۆخ بۆ دەوڵەتەکان ئەوەیە کە لە هەر حاڵەتە خەڵک بڕوا و اعتماد بەوە بکەن کە ئەوەی ئەوان دەیکەن باشترینە، ئەوەی ئەوان دەیکەن لادان لەوە کارەساتە، ئەوە سەعیەکەن یاسامەندیەک لە دەوڵەتەوە یاسامەندیەک ئلقا بکەن بە جامە. تەبیعەتەن لە زۆر شوێنە جامعەت پێویستە تێبگالەوە ئەو ئەوانە ڕاست نییە. بۆ نمونە لە کاتێکە دەوڵەتێک تۆ با بۆ شەڕێک کە ئەو شەڕە شەڕی تۆ نییە، یعنی تۆ لە باشترین حاڵەتە عەزیزترین کەسەکان دەبنە قوربانی، وەکو بۆ نمونە شەڕی ئێران و عێراق. لە شەڕی ئێران و عێراقا لە کوردستان حزبە سیاسیە بەرپرسە خاوەن جەماوەریەکان بە خەڵکی کوردستانیان دەوت مەبن بە بەراگری شەڕی ئێران و عێراق. ئەمە شەڕێکی کۆنە پەرستانەیە. بەڵام هەم دەوڵەتی عێراق هەم دەوڵەتی ئێران خەڵکێکیان گەرەک بوو کە ئاستی ئاگایی و هۆشیاری سیاسیان ئەوەندە لەسەرەوە نەبێ کە ئەو دەیوت کلیلی بەهشت بکە ملت و بڕۆ بۆ بەهشت، ئەو پێ ناسیۆنالیزمی عەرەبی ئەلقا دەکرد بە نیروەکانی و بێمە بینیمان لەو شەڕا خەڵکێک کە ئاستی سیاسی و ئاستی تێگەیشتنیان مەطلوبی دەسەڵاتەکە بوون بە هەزاران نەفەر وەکو بە قەولی کوردیڵێ وەکو بەفرەکەی پارچوون. بەڵام لە کوردستاندا خەڵکێک یان بوون بە پێشمەرگە یان ئەگەر نەبوون بە پێشمەرگە لەوەی کە حتا بۆ سەربازی ئیجباری بچن کە ئەیتوانی مەسەلەن 2 ساڵ سەربازی و کارتێکی پایانی خدمەت فرە لەمپەر لە بەردەمی ژیانی ڕۆژانیانە لە بەر لەوە چون ئەیانزانی گیانیان ئەدەن لە پێناوی هیچە لە پێناوی شتێکە. بۆیە دەوڵەتەکان هەمیشە پێیان باشە و حتا ئەم دەوڵەتە زلهێزانە وەختێ شەڕێک ڕێخن لەگە وڵاتێکە چەندین ساڵ بە شێوازێکی نەرم تەبلیغات پرۆپاگەندە دژ بەو دەوڵەتەکان و لە مانگەکانی نزیکیە ئەوەندە پرۆپاگەندەکان وا لێ دەکەن کە ئەو کە ئەکرێ ئەو شەڕی کە ئەکرێ شەڕی ئەمنیەتی نەتەوەیە. ئەگەر ئەو شەڕە نەکرێ ئەگەر و ئەوەندە بایەخ ئەدەن بەو شەڕە ئەوەندە گرنگی دەکەن حیاتی دەکەن و تەبیعەتەن پێیان باشە کە خەڵک هەمیشە بڕوا بکە تەسلیم بێ بەوەی کە ئێڵێن یا لە حاڵەتێکە کە تۆ ئەبینی بڕیاری گەورەی دەوڵەت بۆتە باعسی کارەسات قەیران لە ئابوووریە، ئەوان پێیان باشە کە ئاستی هۆشیاری خەڵک جۆرێک بێت کە بەرانبەرکێ و لە ئاستێکی یەکگرتووە بەرامبەر بە سیاسەتەکانیان نەخۆی ڕێبخانە مەشروعیەتی خۆڕێک خستن بەخۆی بدا. بۆیە هەمیشە ئەوەی کە بەرژەوەندی کەسێک لە هەموو دنیا بەرژەوەندی کۆمەلگایەک دەیەوێت ئاستی سیاسی و کۆمەلگا لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتداران دەیانەوێت زۆر جیاوازە. فیلسوفێک بە ناوی میشل فۆکۆ دەڵێ کە ئەوان ئەیانەوێت وەکو زیندانێکە زیندانیەکان لە شوێنی دیدەبانی و هەموو شوێنێکەوە سیر دەکرێن، ینی ئەوان مافیەوەیانێ هەموو شتێک ئاگیان لە هەموو شتێک بێ، بەڵام زیندانیەکان چاویان نییە لەوانەوە. ئەوان دەیانەوێت هەمیشە ئەوان واقف بن هەتا ژووری خەوی ئێمە دەوڵەت بتوانێت لە هەموو شتێکا سەر بکێشێت بە هەموو شتێکی ئێمە کاری ببێت لە هەموو شتێکی ئێمە دەخەڵەت بکە. وەختێک شێژین واتای مالکێتی خصوصی چییە؟ لە مالکێتی خصوصی تەنیا کارخانەکان یەکەی سەرمایەدارەکانن، تەنها شوێنی بەرهەمهێنان و ئەنوا و ئەقسامی سەرمایە و ئەبزار نییەکە، تەنانەت مێشکی ئێمە ئەو واتایەکی قوڵی مالکێتی خصوصیە مێشکی ئێمە بە مەڵکی خۆیان دەزانن. بۆیە بە بەردەوامی لە ڕێگەی ڕەسانەوە بە بەردەوامی لە ڕێگەی مەسەلەن هالیوود و ئەوانەوە بایەخەکان بۆ ئێمە بەرهەم دێنن لە جێگەی ئێمە بیر دەکەنەوە، نایەڵن بۆ خۆمان بیر بکەینەوە. وای کاک سەلام ببەخشە دواتر دینەوە سەر ڕۆڵەی مەدیە. ئێستا پێم خۆشە لەبارەی هۆشیاری سیاسی و ڕۆڵەکانی بپرسم کە هۆشیاری سیاسی چ ڕۆڵێکی هەیە لە بڕیارەکانی خەڵکی یاسایی لە قەتی قێران یان گرژیە سیاسیەکاندا؟ بەڵێ ئەزانی وەکو ئشارەم پێکرد حەزەکەم بچمە سەر چەند نمونەیە کە باسەکە زۆر ڕۆشنتر بێت. وەختی ئینقلابی ئۆکتۆبر ڕووەدا، ئینقلابی ئۆکتۆبر کە ڕووەدا شەڕێکی زۆر کارەساتبار لە بینی ئاڵمان و وڵاتی ئەو کاتەی رووسیای تەزاریە هەیە. باشە ئەوە
ئەو حزب سیاسی مشخصە و ئەو ڕێبەرە مشخصە کە ئەو کاتە ولادیمیر لێنین بوو خەڵکی بەرەو ئاراستەیەک برد کە بەرژەوەندی خۆیان کەنە ڕێنوێن نەوەک بەرئاگری بەرژەوەندی دەوڵەتی تێزاری بن بەرامبەر بە بەرژەوەندی دەوڵەتی ئەو کاتی ئەڵمان و ئەو کاتە بوو کە ڕێکخستن و هدایەتێک کە خەڵک لە ناو حزبێکی جەماوەری بە ڕێباز و ڕێنوێنی مشخص و بە تاکتیک و سیاسەتی مشخص و هدایەتی کرد بارودۆخێکی شەڕ بۆ بارودۆخێکی شۆڕژگێڕانە لەو حاڵەتە کە خەڵکی توانی بەرئاگری ئەو شەڕە بێ و کارەساتەکان و قەیرانەکان و برسێتیەکانی ئەو شەڕیش تەحمل بکات و خۆی بە قوربانی بێدەسەڵات بزانێ خەڵکی لە قوربانی کرد بە ئەیجنت و لە ئەیجنتێکی کردیشی بە ئەیجنتێکی ئاگاه کەیش بە ئەیجنتێکی فعال بە ئەیجنتێکە بە لەحزە دەیزانی چی لە پێناو بەرژەوەندی خۆیان بکە و نەتیجەکەیشی بوو بەوە کە خەڵک دەسەڵاتی جەماوەری خۆی بەدەستێنا و دەسەڵاتێکی وەکو تێزاری لەناو برد کۆنگرەی نەتەوەی ئافریقا لە 1994 قینێکی زۆر نەفرەتێکی زۆر لەو سیستەم و جیاوازی و تەبعیزەی کە سپی پێستەکان بەسەر ڕەشپێستەکان لە ئافریقا دەیان کرد بوو ئەم قین و نەفرەتە ئەیتوانی هان بدرێ بەرە و کارەسات و خوێن ڕشتن و بێنەزمیەک بەڵام کۆنگرەی ملی وەکو ڕێکخراوێک ئەمەی ڕێک خست و بردیە کاناڵی ئەکتێکی مشخصی سیاسی و نەهایەتەن توانی ئەو خەڵکە ڕزگار بکە بەبێ ئەوەی کە مەسەلەن وەکو نمونەیەکی وەکو ڕواندا کارەساتی لە ڕواندا چی بوو لە ڕواندا بەرعکس دوو لایەن دوو قەومیەت لایەنێکیان دەسەڵات و میدیای گرتە دەست لایەنێکیان نەفرەت پەراکەنی کرد و تووسیەکانی بە سووسک بەسلاحت شوبهاند و خەڵکی هاندا کە کوشتنیان مەشروعە و ئەبینی کارەساتێک کەوتەوە کە 800,000 نەفەر لەوێ کوژرا لە یوگوسلاوی هەمان وەزعیەت بوو نەفرەت و قینی بینی نەتەوەکان لەلایەن کۆمەڵی هێز و ڕەسانە و ئەوانەوە باوەشێن کرا و ئەو کارەساتانی لێکەوتەوە کە لە شەڕەکانی ئەو سەردەما دەبینین بۆیە یەکێک لە لەمپەڕەکان بوونی حزبی سیاسی مەسئولە لە حاڵەتی بوونی حزبی سیاسی مەسئولە جۆرێک ئاراستە دەتوانێت بگرێت لە حاڵەتی نەبوونی حزبی سیاسی مەسئولە بە شێوازێکی تر دەتوانێت شتەکان بچێتە بەرەوە بەڵێ زۆر سپاس کاک سەلام پێم خۆشە لێرەدا ئەوە بپرسم کە چۆن مرۆڤەکان بەبێ ئەوەی بزانن هەڵدەدرێنە ناو یاریەکانی دەسەڵات و ڕۆتە سیاسیەکان ئەو حاڵەتانەی کە من لە پرسیاری پێشووە باستم کرد تەبیعەتەن لە حاڵەتانێکە کە دەوڵەتی مەرکەزی زەعیف دەبێت دەوڵەتی مەرکەزی بۆچی زەعیف دەبێت لە نەتیجەی کۆمەڵی سیاسەتی مشخص یا کۆمەڵی بارودۆخی مشخص قەیرانی ئابووری دروست دەبێت دەوڵەت ناتوانێت جواب بۆ قەیرانە ئابووریە بداتەوە لە زۆر شوێنە مەسەڵەن سەرکەشی دروست دەبێت یان شەڕ دروست دەبێت لە نەتیجەی شەڕ و لاوازی و قەیرانێکە بۆ دەوڵەتەکە دروست دەبێت بارودۆخێکی بۆشاییەکی دەسەڵات لە شوێنێک دروست دەبێت لەم حاڵەتانەیشا هەمیشە هەم هێزی بەرپرس لەو ناوە هەن هەم هێزی نابەرپرس هەن کە لە زۆر شوێنی شاهەیە کە هێزی بەرپرسەکە نییە زۆر شوێنی شایە کە هێزی بەرپرسەکە نییە وە کۆمەڵێک هێز بە ئەجندای جۆرا و جۆری سیاسی و هەیە مەسەڵەن سەربەخۆی سیاسی نییە لە شوێنێکی مشخص و هەست و ئەحساساتی خەڵکو و تەسویرێک لە داهاتوو یا تەسویرێک لە لایەنی بەرامبەر دیارە هەموو کۆمەلگاکان چین و توێژی جۆرا و جۆر نژادی جۆرا و جۆر قەومیەتی جۆرا و جۆر و ئەوەی تایە ئەم حاڵەتە تەبیعیەی ژیان کە هەموو بە ئاشتیانە لە کناری یەکترا ژیان دەکەن یان بۆ نمونە ئەگەر ستەمێکی شەیە خەڵک لە چاوی یەکترینی نابینن لە چاوی دەسەڵاتێک دەبینن کە خەریکە لایەنی بەرامبەری سەرکوتەکە ئەمە هەمووی تەسویرێک دروست دەکرێت نەفرەت پەراکەنیەک دەکرێت و ئایندە لە ڕێگەی کۆمەڵە میانبڕ بە خەڵک نیشان دەدرێت لەو حاڵەتانە خەڵک تا چاو دەکەنەوە خۆیان لەناو قەیرانێکی گەورەی
ژینگەیە ئەبینەوە لە ناو قەیرانێکی گەورە کە هەموو لایەنەکانی ژیانی بروەتە ژێر کاریگەری خۆیەوە. بۆ نمونە لە سووریا خەڵک شۆڕشێکی کرد بەرامبەر بە لەژێر کاریگەری بەهاری عەرەبی و هەروەها لە لیبی شۆڕشێک کرا لەژێر کاریگەری بەهاری عەرەبی بۆ ئەوەی کە ڕزگار بن لە دەوڵەتێکی ستەمکار. بەڵام هێز و دەوڵەتی ناوچەیی هاتن لایەنهای جۆرا و جۆری مەذهبی لە سووریە سونیەکان و لە حتا لە خودی عێراق دروستکردنی ئایسس یا داعش لە بارودۆخێکی مشەخەسە و لە لیبی هەروەها دروستکردنی دەستە و گروپی جۆرا و جۆر لەسەرەوە ناتۆ دای لە دوای ئاعترازاتی خەڵکدای لە دەوڵەتی قەزافی بارودۆخێک پێشاو بۆشاییەکی دەسەڵات پێش هات لەوێ گروپەوە تا خەڵک چاویان کردو خۆیان لە کارەسا تابینیەوە. لەم بارودۆخانە بیرکردنەوە و ئەکتکردنی هۆشیارانە تەنها شتێکە کاتوانێت کۆمەلگایەک ڕزگار بکە یا حتا شارێک ناوچەیەک ڕزگار بکە. ئێمە بینین لە بۆ نمونە لە سووریا بوونی هێزەکانی یەپەژە و یەپەگە ناوچە کوردنشینەکانی لە زۆرێک لە کارەساتەکان پاراست لە زۆرێک لەو کارەساتانە پاراستنی. بەڵام لە لیبی و لە مناتقی عەرەبی سووریا و لە مناتقی عەرەبی عێراق خەڵک بوونە قوربانی ئەو بارودۆخەی کە بەسەریانات. بۆیە ئەکرێت کە لە هەر ناوچەیەکە زوم لە ئەو ناوچەی کوردستانی ئێمە کە لێی دەژین و حزبی سیاسی بەرپرسیشی تایە ئەتوانین بڵێم دەست و گروپی نابەرپرسیشی تایە هەر ئێستا کۆماری ئیسلامی هەوڵ دەدا دەستە و گروپی ئیسلامی لەوێ پرچەک بکە ئامادەیان بکات و تەبیعەتەن هێزی تریشان بە بیر و بۆچوون و ئاجندای ترەوە و هەن هێز و گروهایە کە تینووی ئەو نانێت لە شوێنێکەوە دەستیان بە کەمەکێک لە دەسەڵات و ئەوە بگا و بۆیان مهم نییە بەسەر چەنە خوێن و کاولکاریە و ئەبینی ئەگەر خەڵک ئەو جملە معروفەی لەنین لە پشتی شعارها و دروشمهای سیاسیەوە بەرژەوەندی چینایەتی نەبینن ئەبن بە قوربانی سەفیحانەی سیاست. یعنی تۆ خەوێکت پێ دەفرۆشن ڕۆیایەکت پێ دەفرۆشن و هەروەها نمونەی نزیکی بۆچی دوور بچین. خەڵک لە ئەو تەزاوراتانەی ئەخیر لە سەدحی شارەکانی ئێران هاتنە خیابان و بۆ چەندین ڕۆژ بە ئاراستەیەکی مشەخەس تەزاوراتی خۆیانیان کرد. دەوڵەتیش بیانوویەکی وایان بەدەستی دەوڵەتەوە نەدابوو. لەلایەک دەستگا ئەمنیەکان خەڵکانێکیان ناردە ناویان بۆ شعاردان و دروشمی پەهلەوی. لەلایەکی تر دۆناڵد ترامپ کە چەندین ڕئیس جمهوری ئامریکا دەیەوێت ئەم قەیرانە ئەم گرێکوێرەیی کە بۆ خۆیان لە 57 دروستیان کردووە بۆ جیهان و بۆ ئەمریکا و بۆ ئێرانیش بۆ خەڵکی ئێرانیش ئەم گرێکوێرەی ئەم حکوومەتە جنونیە بکەنەوە. دۆناڵد ترامپی ژووتی بە خەڵک بڕۆن کەس کاری پێتان نابێ هەڵکوتنە سەر دەم و دەستگاکان و کوڕی شای پێشوویش ئەویش هەر لەسەر بە ئیسڵاح ئاوی حمام تەرحەمیە کرد ئەویش لەسەر ئەو وعدەی دۆناڵد ترامپ وتی کۆمەک دەڕاهەست بڕۆن. و لە کوردستان بەڵام هێزی مەسئول هەبوو لە کوردستان ئەو بارودۆخە دەبینرا من لە بیرمە من بۆ خۆم لە بەرنمەیەکی زیندوو کە بەشداریم کرد کەسێک لە کوردستانەوە پرسیاری کرد وەختێ لە تاران تەزاهوراتە خەڵک خەریکن ئەچن بەرەو دەستگای حکوومەتی بۆچیەوە لە کوردستان فراخانی اعتیساب عمومی دەدەن کە من ئەو کاتە ئەو جوابم داوە کە ئێمە هێزی بەرپرسین ئێمە دەزانین هێشتا بارودۆخەکە نەگەیشتووەتە ئەوە بە هەزاران خەڵک لە کوردستان بڵێن بڕژنە خیابان خۆم خەڵکە گوڵ ناگرن بە دەستیانەوە بیدەن بە سەربازەکانی سپاو بە ئەچن هەڵەکوتنە سەر شوێنەکان و ئەو بارودۆخەوە توازنی هێزە ئەتوانێت کوشتاری لێ بکەوێتەوە. وەختێک کە خەڵک ئەتوانێت زۆر بە ئاگاهانە مەسیری مبارزەی خۆی بباتە بەرەوە قەدەم بە قەدەم وها کە ئەو چەکەیش بە دەستی دوژمنەوەیە تۆ دوژمنت چەک کرد لە کوردستان بە چه معنا چەکت کرد ئەو چەکەی پێی بوو بیانووی تەقاندنیت لێسەند. یعنی ئەو ئەکتێکی شت کرد بەڵام لە تاران چی بوو لە تاران بە هاندانی دۆناڵد ترامپ کە بەرژەوەندی خۆی هەبوو کوڕی شاکە بەرژەوەندی خۆی هەبوو و دەستگا ئەمنیەکان کە ئەیانویست قەیرانێکی گەورە بە کوشتارێک کۆتایی پێبێنن بەم سێ کۆچکەیە ئەبینی ئەوە باشترین نمونەیە چۆن
خەڵک ئاگاهانە ئەتوانن خۆیان لە بارودۆخێکە ئەکتی سیاسی خۆشیان بکەن و پارێزاو بن، خەڵکێکیش کە نائاگاه و بێ حزب و بێ ڕابەر و بێ سەرکردە و بێ ڕێبازن ئەتوانن چه بارودۆخێکیان بەنەزەمەوە زۆر نمونەیەکی نزیکە هەر لە کوردستان بوو لایەنی چەپ کە ئەو کات انتقادی لە ئێمە دەکرد ئەیوت ئەوە پاسیڤیزمە ئەوانە و خەڵک ئاگاتر لەوە بوون گوێی بۆ بگرن ئەگینا خەڵکیان هەندەدا بەڕژنە خیابان و ئەو کارەساتە ئەیتوانی بقۆمێکە لە تاران قۆم. زۆر باشە، زۆر سپاس کاک سەلام. پێم خۆشە باسی ڕۆڵی مێدیاش بکەین. ڕۆڵی مێدیا چییە لە داڕەشنی تێگەیشتنی سیاسی لە کۆمەڵگادا؟ بەڵێ مێدیا دەقیقەن ئەو ئەبزارەیە، مێدیا دەقیقەن ئەبزاری نەرم و هەمیشەیی، ینی ئەگەر حکوومەتەکان لە شوێنێکایتن مێدیا جوابی نەداوە، مێدیا نەیتوانی ئامانجەکانیان بباتە بەرەوە، مێدیا نەیتوانی خەڵکێک هیپنۆتیزە بکات، خەڵکێک وا بکە ئەیتر خۆیان بە قوربانی بزانن، خۆیان بە بێدەسەڵات بزانن، جا ئەو وەختە ئەو ڕۆکەی تریان کە هێزی قەهریەیە بەکاری دەبن. مێدیا بۆ ئەوەیەکە هەر حاڵەتێکە لە هەر حاڵەتێکە دەسەڵات ئەجندای خۆی لە ڕێگەی میدیاوە، چ لە ڕێگەی پرۆپاگەندە و تەبلیغاتی ڕاستەوخۆوە، چ لە ڕێگەی ئەو فیلم و ئەنواعی بەرهەمی جۆرا و جۆری ڕەسانەیی، ئەو تەسویرە لە ژیان و لە واقعەکان لە توا دروستەکە تۆ زۆر جار پێ دوایە بیر دەکەیتەوە، زۆر جار پێ دوایە بیر دەکەیتەوە، بەڵام لە واقع میدیا بۆ تۆ بیر دەکاتەوە. جا لەو حاڵەتە قەیراناویانە وەختە وەکو ئیشارەم پێکرد، بۆ نمونە ئێران ئینتەرناشناڵ سیر بکەن لەو ڕووداوانەی کە لەو ئەخیرا ڕوویدا، چۆن هەوڵیان دەدا کەسێک یەکشەوەکەن بە ڕەهبەر، چۆن هەوڵیان دەدا بارودۆخی یەکشەوە بە بارودۆخی شۆڕژگەڕانە لە قەڵەمبەن، چۆن بوونە کاناڵی تەبلیغ و تەهیجی خەڵک بۆ ئەو کارەساتێشی لێکەوتەوە کە لێی کەوتەوە. مەسەڵەن لە ڕواندا ڕسانەیەکی مشەخەص خەڵکی هاندەدا کە قەومیەتی مقابلی بە مەسەن سوسک لە دەشوبهان و مەشروعیەتی کوشتن و قەتڵعامی دەدا کە 800,000 نەفەر کوژرا جنۆساید کرا. ڕسانەکانی ئێران بۆ نمونە لە کوردستان تەبلیغاتیان دەکرد کە لە کوردستان هێزە کوردستانیەکان خەڵک سەر دەبڕن، کە لە هێزە کوردستانیەکان پاستار کە دەگرن سەری دەبڕن. نەفرەت پەراکەنیە کە هەر ئێستا بە ناوی تەجزیە تەڵەبی هەم دەم و دەستگای ڕەسانەی لە ئێران دەیکا، مەسەلەن هەم کوڕی شا عینی ئەو تەبلیغاتە دەکەن. هەموو ئەمانە ئەم تەبلیغاتانە هەر کۆمەڵی قسە و نەزەراتێک نییە کە احتماڵەن کەسێ بە هەڵە دەیکا، هەدەفدار دەیکەن بۆ ئەوەی لە کاتی خۆی مەشروعیەتی کوشتار دروست بکەن. تەبیعەتەن لە لایەنی تیژ مەسەڵەن بۆ نمونە لە کوردستان ئەتوانێت بە ڕسانەی خۆی دەوری باشیان خراپ بگێڕێت، ولی ئەوە نمونەهایەکە کە بەنسبەتی خۆی ئێران هەم لە ناو ئۆپۆزیسیۆن هەم لە ناو دەوڵەتی ئێران دەبینین چۆن میدیای لە خزمەت چیا بەکاردێنێ و میدیاکەی چۆن دەوردەگێڕێت. زۆر باشە. هاوڕێ سەلام، لە پرسیارەکانی پێشووترە باسی بە ئەنقەست نزم هێرستنەوەی ئاستی هۆشیاری سیاسیمان کردووە، چکۆلەیش باسی دەرەنجامەکانیشمان کرد. لە دۆخێکی وادا مرۆڤ چۆن جیاوازی بکات لە نێوان شیکاری سیاسی واقعی و کاردانەوەی سۆزداریدا؟ بەنسبەتی کوردستان کە مەوضوعەکە تۆزێک سادە بێتەوە لە حاڵەتێکە ڕاستیەکەی کە وەکو ئەوەی سووریا مەناتقی عەرەبی کە هێزێک نەبوو بە هێزی خۆیان بیناسن، و لە لیبی و لە عێراق کە ئەوانەی کە بە ئیسلاح ساڵهای ساڵ کەمینەیەکی سونی بەسەر عێراقا حاکم بوو، دەوڵەتی ئەمریکا کە ئەو مەسەڵەن ئەو ئەرتەشەی هەڵوەشاند و ئەمڕا زۆرینەیەکی شیعی حاکم کرد. خۆ تەبیعەتەن ئەو کەمینەیە زۆرینەکە ئەمڕا کەوتنە ئینتقامگرتن، جبرانی هەموو ئەو ساڵانەی کە دەسەڵاتێک کە بەناو دەسەڵاتی سونی لە عێراق نەسا بوو. ئەمە قین و نفرەتێکی دروست کرد و شەرایەتی کشیان دروست کرد کە بەدیلی پێشکەوتن خواز، بەدیلی فەرانەتەوەیی فەرادینی تەبیعەتەن هەم بە ڕەسانەکانیان پاشیان خەستن، هەم بە تیرۆری سەرانیان و ئەوانە بەدیلی پێشکەوتن خواز نەبێت. خۆ ئەم قین و ستەمەی کە
تەبیعەتەن تۆ ئەزمموی نظامی و ڕێکخستنیشیان هەبوو لە سنیەکان ئەم قینە کۆبووە جریانێکی دەڕەندەی وەکو داعشی لێکەوتەوە کە داعش بتخواستایە و نەتخواستایە بۆ سنی بوو بە زەرفێکی ڕێکخراوەی و لەو ناوچانەی کە ڕێکخراوی بەدیل ڕێکخراوی مەسئول ئەوەی کە لە سلاحی سیاسیە پێی دەڵێن ریسپانسیبل پۆلیتیکال پارتی ینی حزبی بەرپرسەیە حزبی مەسئول هەیە کە خۆی بە بەسراوە دەزانی بە بەرژەوەندی گشتیەکانی خەڵک پەیوانیە ئەو خۆی دەتوانێت لە شوێنێک بڕیار بدات و خەت و نیشان بکێشێتوە چۆنێ پێخۆشە پێی وایە هەموو شتەکانی ئەبێ بدا لە محەکی بەرژەوەندیە جەماوەریەکانی خەڵک ئەگەر نەبێت ئەگەر لە شوێنێک هەبێ حزبێکی وە ئەوە بارودۆخکە زۆر فەرقەکە کە ئێمە بە نسبەتی کوردستانی ڕۆژهەڵات فەرزمان ئەوەیە و واقعیشەوەیە کە هەیە ئەو گۆرانیە معروفەی هونەرمەندی شۆڕژگەر حەمەجەزایە کێژە حزب دایکی وڵات مناڵێکە کە بێدایکە حزب باوکی مناڵێکە کە بێ باوکە لە واقع ئەگەر حزبی مەسئول و بەرپرس نەبێ کە جەوامع خۆب لە ڕێگەی ئەحزابەوە ڕێک دەخرێن و بەڕێوە دەبرێن ئەگەر حزبی مەسئول نەبێت ئەو جامعە هەتیوە ئەو جامعە وەکو مناڵێکی هەتیوە کە پشتیوانێکی نییە و ئەتوانێت بە هەر جەزومەدی زەمانە بە هەر شوێنێکیا بدات بەڵام لە حاڵەتێکە کە حزبی مەسئول هەبێت خەڵک دەبێت زۆر هۆشیار بن و چاو لێ بکەن بزانن ئەو حزبانەی کە مێژوویەکیان هەیە و لە مێژوویانە لە هەر بارودۆخێکە بنسبەتی هەر بارودۆخێک توانیویانە ڕێنوێنی خەڵک بکەن توانیویانە وەکو سەپەرێک وەکو ئەوەی کە لە علمی سیاسەدا پێڵەن پۆلیتیکال بافر ینی وەکو سپەرێک وەکو زەربەگیرێک هەمیشە زەربەی قەیرانەکان و جەزومەتەکانی زەمانەیان کەمۆ کردووە بە نسبەتی خەڵکەوە هەر وەکوتم لە کوردستان لە کاتی شۆڕشە کۆمەڵی سنەت و ڕێبازی لە کوردستان گرتە بەر کە هەمووی لە خزمەتی گەشە ڕێکخستن و پاراستنی کوردستانە بوو شەڕی 24 ڕۆژەکە پێشات ئەیتوانی زۆر لەوە زیاتر درێژە بکێشێ بەڵام مەسەلەن هێز سیاسیەکان و بە نسبەت بە ڕۆشنی کۆمەڵە پاراستنی خەڵکو و کاول نەبوونی شارەکان بەسەر خەڵکە بۆی ئەرجەحتر بوو لەوەی مەسەلەن زیاتر شوێنەکانی بەدەستەوە بێ وەختی لێکدانەوەی ئەوە بوو کاتوانێت لەوە زیاترمانەوە بە قازانجی خەڵگنە بێ پاشەکشەیەکی تاکتیکی کرد بەڵام بۆ دەیان ساڵ لە ڕێگەی چالاکی پێشمەرگانەوە ئەو کۆمەلگایە ڕێکخرا و خۆشیار هێشتەوە وەختی ئیمکانی چالاکی پێشمەرگانە نەما ئەو وەختە کۆمەڵە فعالیەتی ئالەنی مجاز و فعالیەتهایەکی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگا کە ئەوجی ئەوەی شوانی سید قادر بوو کە بارودۆخێک لە کوردستان پێشات و کۆمەڵە تەنها ڕێکخراوێک بوو کە سنەتێک بە ناوی ئەسابی عمومی داهێنا خەڵک بۆ ئەسابی عمومیە هەم درێژیان بە اعتراضەکەیاندا هەم بە یەک دەنگ نیشانیاندا کە کۆمەلگایەکی یەکدەنگن لە عینی حاڵەوە کە بەهانە و چەکیشیان لە دەست دوژمن داخست ئەوە سنەتێکی نوێی لە مبارزاتی خەڵکە پێشێنا من مەبەستمەوەی کە بڵێم کە ئەحزابی سیاسی لە کوردستان ناسراون ئەحزابی سیاسیە کە بەرپرسن ناسیاون ئەحزابی سیاسی ئەتوانن هەڵەش بکەن بەڵام وەختی حزبێک جەماوەری بێ وەختە حزبێک بەرژەوەندی جەماوەر ڕێنوێنی سیاسەتەکانی بێ وەکو ئەو لەم مێڵانە هەیە ئەو لەمپەڕانە هەیە لە قراخی جادەکان ئەو لەمپەڕانە بۆ ئەوەیە کە ئەگە کتوپەر ڕانندەیەک بۆ چەند سانیە خەوی لێکە و لە زۆر شوێنی دنیا هەتا جادەکە تۆزێک ئەڕوشێنن کە تۆ تایەکەت چووە سەر ئەوە ئیتر ماشینەکەی کەوێتە لەرزە و یەی تۆ سەر شوێنی خۆت حزبی جەماوەری ئەگەر هات و بێ هەڵەیەکیشکا فەورەن جەماوەرەکە ڕایەسڵەکێنێەوە بەڕای من بەنسبەتی کوردستانەوە کۆمەڵە ئەو ڕێکخراوە بووە کە هەمیشە بوون و نەبوونی ئەیتوانی بوونی بۆ کۆمەلگای کوردستان بەڕنزەری من هەمووی قازانج بووە هەمووی لە خزمەتی گەشە و پێشکەوتن و بەرەو پێشچوونی ئەو کۆمەلگایە بووە ڕەسانەی لە خزمەتی ئەوە بووە پێشمەرگەی لە خزمەتی ئەوە بووە فعالیەتی تەشکیلاتی مەخفی و فعالیەتی مەدەنی و هەر جۆرێک لە چالاکی تەنانەت لە حاڵێکا کە کۆمەلگایەک بۆ ڕێکخستنی حزب سیاسیەکانی خۆی یا بۆ ڕێکخستنی حزبی سیاسی ئەتوانێت تووشی قەیرانی مادی بێ
تەنانەت ژیانی هاوڕێیانی کۆمەڵە لە دەروی وڵاتیش لە دەروی وڵاتیش لە پاڵی هەموو شتێکی تراکەیکەن کۆمەکی مادی بە سەرپێبوونی ئەو ڕێکخراوە وە سەربەخۆبوونی ئەو ڕێکخراوە کۆمەکی کردووە. بۆیە لەو شوێنانە کە حزبی بەرپرس هەیە خەڵک دەبێت چاویان لەو حزبە بێ و چاوگوێی و حزبێش بن، ینی ئەگەر لەناو کۆمەلگا کۆمەڵی سیگناڵی غەڵەت خەریکە بە حزبەکان یا بۆ حزبە مشخصە دەدرێ خەڵک دەبێ و حزبە مشخصە ڕاستڵەکێنن ئاگاداری کەنەوە ئەنواعی ڕێگە هەیە بۆ ئەوەی کە ئەحزابی سیاسی ئاگادار بکرێن لەوەی کە بۆ نمونە ئەگەرم ڕۆژانە حزبێک بوو مەسەلەن هەوەسیەوەی کرد پێشەز مەوعد دەستکا بە حاڵەتێکی چەکداری یان لەلایەن یان لە شوێنێکەوە مەسەلەن حزبی ئەحزابی هەندران دەست بکەن بە کارێکی پێشەز مەوعدی چەکداری کە بتوانێت کارە سات و بارودۆخێکی خراپ بۆ کۆمەلگاکە. ئەحزاب خەڵک دەبێ بە ئەحزابی مەسئول بە ئەحزابێک کە هەڵسو کەوتیان چ قبولیانت بێت چ قبولیانت نەبێت. لەوانەیە حزبی جەماوەری هەبێ مێژووی هەبێت هەڵەیشی هەبێ مێژوویشی هەبێت قارەمانەتیشی کرد بێ قوربانیشی دابێ بە هەر کامێکیان وا قبولتە یا قبولت نییە بارودۆخی کۆمەلگاکە بگەێن بارودۆخی کۆمەلگاکە بەپێی ئەوەی کە ئەو ژیانە سیاسی خەڵکی کورد بەڕاستی مەجبور بووە سیاسی بێت خەڵکی کورد کە لە دایک دەبیت مەجبور لە دایک دەبیت ڕسمی مامەکەت خاڵۆکەت باوکە شەهیدەکەت کە چەکەکە لە شانیا لە ماڵەکەدا کوتراوە بە دەوروبەری خۆتا ئەو شعرە معروفەی بەڕێز عەبدوڵڵا پەشێو کە ئەڵێ سەربازی ون ئەڵێ لە بەردەمی هەموو ماڵێکا چەپکە گوڵینەکە دانێ لە هەر شوێنێکە لە بەردەمی هەموو مزگەوتێکا لە بەردەمی هەموو شوێنێکە سەرت دانوێنە و چەپکە گوڵینەکە دانێ. کوردستان وڵاتێک بووە بەهۆی بارودۆخێکۆ کە لە ناو سیاست و بەرداشی سیاسی زلهێزەکان و زلهێزە ناوچەیەکان و جانیەکان هەمیشە مەجبور بووە سیاسی وێ بۆ ئەوی خۆی بپارێزە حزبی سیاسی بووە بەڕای من خەڵک لە ناو کۆمەلگا وەکو ئەرزم کردی ئەتوانێت کەمینەیەک لە پەیوەندی بەردەوامە بن لەگەڵ حزب سیاسیەکان ئەو کەمینەیە چالاکی کەمینە کە عەرزەکەم بەو معنە نییە کە ئەرزشی بێنمە خوارەوە بۆ نمونە ئەگەر باشترین حزب کە زۆرترین چالاکی ناو حزبەکان ڕەنگە ئەو چالاکە بە نسبەتی جەمعیەتی 8 ملیۆنی مەسەلەن کوردستانی ڕۆژهەڵات بێتە 5% ئەو چالاکان ئەگەر هەزاران نەفەریش من بەڵام دیسان ملیۆنها خەڵک هەن کە نین لە چالاکی بەردەوامە بەڵام گرێ دراون لە ڕێگەی بەرژەوەندیەکانیانەوە لە ڕێگەی مێژووەکەیانەوە لە ڕێگەی دڵیان کە لە کوردستان دڵت بۆ حزبێکی مشخص لێدا بێ ئەوەی کە لە چاویان لە سیاسەتی حزبەکان بێ لەوێ کە هەڵەیە سعیکەن زوو ئاگاداریان کەنەوە لەوێ کە دروسە سعیکەن بەڵێ پرسیارەکەی منیش وەکو دوا پرسیارم هەم گەرەکمەوە بپرسم کە ڕێنوێنی بەڕێستان و ڕێنوێنی ئەگەر بتانەوەی بدەن بە هاوڵاتیان چۆن دەتوان هوشیارێکی سیاسی تەندروست بەدەست بهێنن مشخصەن لەم ڕۆژە مشخصانە ئێمە وەکو حزبێکی بەرپرسی سیاسی ئێمە وەکو کۆمەڵە لەگەل هەموو ئەحزابی سیاسی لە کوردستان چ ئەوەی کە بە هەموو جیاوازیەکانمانەوە ئەزانین کە هێزی چەکداری هەیە بلەخەرە ئەحزابی سیاسی یا ئاعتبارن یان هێزن یا هەردووکیانن حزب هەیە جەماوەری هەیە جەماوەریە لە ناو جامعە بۆ معنای ئاعتبارە و هێزی چەکداریش هەیە حزب هەیە جەماوەری زۆری نییە خەڵکێکی لایەنگری نییە بەڵام هێزێکی چەکداریە بە هەر کامێک لەو معنایانە ئێمە لەگەڵ حزب سیاسیەکان لە پەیوەندی داین وەکو حزبێکی سیاسی دەنگێکی کۆمەلگای کوردستان کە هەوڵ بدەین کاریگەریمان هەبێ لەسەر ئەوەی کە بڕیاری هەڵا پێشەزمەوعێت نەدرێوە لە هەماهەنگیا بین لەگەلیانە و تەبیعەتەن بەڕێنوێنی بەرژەوەندی و خەڵکە لەوێەوە خەریکیش خۆمانین بەڵام لە میدیایشەوە سوخەنی ڕووز هەیە ئەم جۆرە مقابلانە هەیە هەموو ئەو بەرنامانەی کە تێیدا مشخەسەن بارودۆخی ڕۆژ بە خەڵک یاداوەری دەکەین
لەوێەوە خەڵک گوێ بگرن و ئەو اعتمادە مێژوویەی خۆیان درێژە بدەن بە کۆمەڵە و ئەگەر ئێمە لەبار شتێکەوە ئەبێ ئاگادار بکرێن ئاگادارمان کرد بەڵام ئەوەیشی کە پێیان دروستە دەخوێنێت هەر وەکوەوەی کە لە کاتی اعتصابی شوانەی سید قادر زۆر کەس ئلزامەن لەگەل ئێمە نەبوون بەڵام بە هەنگامیان زانی بە دروستیان زانی بڕیارەکەی ئێمە و بانگەوازەکەی ئێمە بەدەم بانگەوازی دروستەوە بچن بانگەوازی هەڵا و تەبلیغاتی هەڵا و هەیەجانات و تەبلیغاتی سۆزدارانە پەیڕەوی نەکەن بە پێی خود لێکدانەوەی خۆیان لە بارودۆخەکە و هەمیشەش بە ئەولەویەت هەیە بۆ نمونە بە ساڵاتچوان و منداڵان ئەولەویەتن من تەوسی ڕۆشنمەوەیە لەم ڕۆژانەدا ئێمە ئەبێ زۆرترین کە فکوسمان لەوە بێ کە تاسیریم کارەساتە شار بۆمباران ئەوانە لەسەر ئەوەی کە ترۆما لەسەر مناڵەکان دروژنەکە خەریکی ئەوە بین کە منداڵەکان لە ئەولەویەتە قەرار بدەین بتیان بگەێنین لەوە و ئاسی مەترسیەکەیان بۆ تۆزیح بدەین کە ئەوان نین لە خەتەرا کە ئێمە هەین کە دەیان پارێزین هەروەها بۆ بە ساڵاتچوان هەموو ئیمکاناتی دەرمانی و خۆراک و شتانەی کە بۆ مدەتێک پێویستە تەمینی بکەین تا کاتی خۆی سعیکەین لە شوێنی خۆم لە شوێنی پارێزەوە بین وەکوتم منداڵان و بە ساڵاتچوان بپارێزین لە کاتی خۆیان هەروە وەکو چالاکانی مەدەنی بۆ نمونە لە شارێکی وەکو مەریوان فەراخانیان داوە چەند 1 2 3 4 چەند تەوسیان کردووە کە زۆر لەگەڵ ئەو تۆسیانەی کە ئێمەش ئەم ڕۆژانەیەکەین یەکی گرتووەتەوە ئەو تۆسیانە ئەو چالاکیانەیش لە پەیوەندی بوون لە ناو کۆمەڵگایشە ئەویشە کارێکی تێکە دەکرێت لەم ڕۆژانە بکرێ لە بە قەولی ئینگلیسیڵێ ستاندبای ئامادە باش بین بۆ بارودۆخێک کە دێتە بەرەوە و بەپێی ئیمکانێک کە بە چواردەورە دەیسەنجین ئەو ئیمکانە ئاڵوگۆڕ بکەین لەگەڵ ئەحزابی سیاسی مەسئول و ئەمڕۆ کۆمەڵ لە کوردستان و ئازادیە نییە خەڵک لەوێ بێن تەلەڤیزیۆنیان هەبێ ڕسانەیان هەبێ تەبیعەتەن ئەحزابی مەسئول دەنگی خەڵکن ئەو خەڵکەی کە کۆمەڵە بە دەنگی خۆی دەزانێت کە پێم وایە بەشێکی زۆر لە کوردستان ئەوەیشی لەگەل ئێمە نییە بەڵام ئێمە بە دۆست و بە دڵسۆز و بە هاوتا لەگەل بەژەوەندی خۆی دەزانێ گوێ بگرن لەو تەوسیانەی کە ئەم ڕۆژانە دەکرێت و دڵنیابن کە کۆمەڵە لە کاتی خۆی هەر شتێکە تا بە سەرنجام گەیاندنی دەسەڵاتی جەماوەری خەڵک پێویستە قەدەم بە قەدەم ئەوەی کە پێویستە لە کاتی خۆی دەیکا و ئەوەیشی کە خەتەرە حتمما مەترسی شتی نابێنگام هەرچەند کە زری خۆبرقەدار بێ زۆر هەیەجان بتوانێت میانڕا بە خەڵک نیشان بدا زۆر بتوانێت کار ئاسان نیشانی بدا کۆمەڵە سەیەکە لەو شوێنانە اختار بدات لەو شوێنەیش کە پێویست بێ حتمما کۆمەڵە زەرفی بەرەو پێشچوونی ئەو خەباتە حتمما ئامادە دەکا و فراخانی مشخصی خۆی دەدا و ئەوەمان لەبیر نەچێ وەکو ئاخرین قسە ئەوەمان لەبیر نەچێ دەسەڵاتداریەتی مربوط بە خەڵکە مافی خەڵکە لەبەرەوەی لە هەموو قەیران و کارەساتێکە حاڵەتی خۆش و ناخۆش ئەوە زۆرینەی خەڵکن ئەوە خەڵکی ئاساین کە ئەبنە قوربانی بەرژەوەندیەکانیان دەبێ بپارێزێ یان بەرژەوەندیەکانیان دەکەوێتە مەترسیەوە لەبەرەوە هەموو تاکێک سیاسیە بە معنایەک هەموو تاکێک سیاسی پاراستنی بەرژەوەندنی خۆی و خانەوادەی کۆمەلگاکەیەتی بەو معنایە خەڵک سەرچاوە عەقلی سەلیمی خۆیان لێکدانەوەی خۆیان لە بارودۆخەکە و هێزە بەرپرسەکانیان بێت. بەڵێ زۆر سوپاس بۆ بەشداریتان هاوڕێی سەلام قادری ئەندامی کۆمیسیۆنی ناوەندی کۆمەڵەکە بەشدار بووی لەم بەرنامەیەدا. سپاس بۆ ئێوەیش ماندوو نەبن لە ئەرکە بە نرخەکاندا. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە چاکو ئێستا بینەری بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان بوون تا بەرنامەیەکی دیکە و هەفتەیەکی دیکە ماڵەوە.